لا دوم تۆری باند باش کوردستاندا ئەمە باس لەو گرفتانە دەکەین کە لە ڕێگەی لەیزەرەوە بۆ چاومان بێگومان چارەسەر دەکرێت ئەو کەسانێکیان کە تەنها دەتوانن با بەکارهێنانی چاویلکە تا ڕادەیەک ئەم گرفتە سنووردار بکەن ئەو کەسانێکیان کە دەتوانن سوود لە لەیزەر ببینن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی چاو ئەو کەسانێکیان کە ناتوانن سوودی لێ ببینن لەگەڵەوەشدا پرسیاریەوە دەکەین دیارترین هۆکارەکانی کەسبوونی بینین یاخود دابەزینی ئاسی بینین لەگەڵەمەدا دیارترین نیشانەکانی خۆیان لە چیدا دەبینەوە گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆرە ساکار هەمەفەرەج مەحوی دەکەم کاپسپۆری نەخۆشی و نەشتەرگەری چاو و ڕاستەخۆ لەسە دوێ میوانیەمێ دکتۆرە گیان بەخێر بین سپاس بۆی میوانیەمێ دکتۆرە گیان با یەکەم جا بزانین لە ڕووی پزیشکیەوە کەمبینی یاخود ئەوی کە لەنێو کۆمەڵگی خۆماندا پێوترێت چاوم کزە ئەمە چییە؟ بەڵێ حەزەکەم پێشەی بچینە بابەتەکەوە پیرۆزبایی لە گەلی کوردستان لە هەموو بینەران بکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانەوە بۆلەوە ئێستا بەرەو جەژنیش ئەڕۆین مەبدەئیەن پیرۆزبایی جەژنیان لێکم هیوادارم بێتە مای خێر و خۆشی و تەواوبوونی هەموو نەهامەتیەکانی گەلی کوردستان. بەڵێ بەنسبەت پرسیارەکەوە جەنابەت وتت هۆکاری کەسبوونی چاو چییە؟ هۆکارەکانی بەگشتی لە ڕووی پزیشکیەوە کەسبوونی چاو چۆن وەسف دەکرێت؟ کەسبوونی چاو بریتیە لەوەی کە چاو لەو حەدەی خۆی کە بۆی دانراوە کە 6 لەسەر 6 لەو حەدە کەمتر ئەبینێت ئەمە گەر بە پێناسەیەکی زۆر کورت و مختصر بۆی بکەین. کەسبوونەکەشی بەهۆی چێوەیە ئەڵێ مەڵتی فاکتۆریاڵە چەنەها هۆکار هەیە کەوای لێ ئەکات ئەو چاوە کەس بێ لەوانەیە یەکێک کە لەدایک بێ هەر خۆی چاوی کەس بێت بۆ لەوانێ شکلی چاوەکەی ئایا ئەم چاوە خۆی ستاندەردێکی لە حدێکاکە تۆپێکە لەوانەیە ئەم تۆپە درێژ بێ یا کورد بێ بەپی ئەوانە ئەو تیشکەی کە لە گلێنەوە ئەچێتە سەر بیلبیلە و بۆ لێەوە ئەچێتە سەر شەبەکیە ئەو تیشکەی کە ئەچێتە سەر شەبەکیە بە پێی شکلی چاوەکە ئەگۆڕە ئەگەر درێژ بێت ئەوە ئەچێتە پێشی شەبەکیەوە ئەبێتە هۆی ناقص بینین یعنی کورد بینین کە دەرەجی چاوەکەی بە ناقسە بێت ئەگەر کورتیش بێت چاوەکە ئەوەتە ئەو تیشکە ئەچێتە پشتی شەبەکیە لەبەرەوە چاوەکە بە زائید دەرەچێت ئەبێتە هۆی بڵێن دووربینین و شتێکی کەشمانەیە پێڵێن ئەستیگماتیزم یعنی ئەمە ینی کەسبینی چاوە بەهۆی ناڕێکی گلێنەی دەرەوەی چاوەکە ئەو گلێنەی دەرەوە کە ڕوویەکی شەفافە لە دەرەوە ئەگەر ئەوەش چەند ناڕێکێکی تێبکە ئایا زائید بەیان ناقص بێت لەسەر چاوەکە دروست ئەبێت ئەوە کەسبینی چاوەکەی زۆر باشە. هەوکارە دەرەکیەکان چین خۆیان لە چیدا دەبینەوە بۆ نە دکتۆرە هەندێک جا بەسلەوە دەکرێت زۆر سێری مۆبایل مەکە زۆر سێری ئایپاد و تەلەڤیزیۆن و ئەم بابەتانە مەکە هیچ هۆکارێکی تەرەکی هەیە کە ببێتە هۆی کزی چاو؟ بەڵێ بێگومان ئێستا ئەو ئامێرە زیرەکانە بە تایبەتی مۆبایل یەکێکە لە هەرە گرفتە باوەکان کە ئێمە بەدەستەوە ئەناڵین وەکو دکتۆری چاو بە تایبەتی بۆ مناڵەکانمان کە زۆر بەکاری ئەهێن و لەو تەمەنەیە زۆر تەئسیرەکاتە چاوەکەیان ئەبێتە هۆی پێڵێن مایۆپیک شفت یعنی ئەبێتە هۆی کەسبوونی چاوەکە ببێ بە ناقص ئەگەر خۆی چاوێ 6 بێ فترێکی زۆر مناڵە بەکارێ هێنێ ئەو چاوە بەرەو ناقص ئەچێت ینی ئەو تیشکێ چێتە سەر شەبەکە ئەچێتە پێشی چاوەکەەوە وای لێت ینی شکلی چاوەکەش لەگەڵ یا ئەگۆڕێن ئەوە یەکێکە لە هۆکارە گەورەکان کە ئێوە بەدەستەوە ناڵێن لەبەرەوە هەموو جارێمە ئامۆژگاری دایک و باوکانەکەین کە بتوانن مۆبایل نێنە دەست بناڵەکانیان ئەنی بتوان سی تەلەڤیزۆن کەن زۆر باشتر لەوەی ئەم مۆبایل و ئایپادەکە بۆ فترێکی زۆر بەکاری ئەهێنن ئێماڵێن ئەگەر هەفتەی سەعاتێک بەکاری بێنن ئۆکەی یعنی مشکلە نابێ قەیچێکە بەس ئەبینین مناڵ دایک و باوکەکاڵە لە بەیانیەوە تا شەو یان شەو تا بەیانی ناخەوێت هەر خەریکی بەکارهێنانی ئەم مۆبایلێ تەبعەنەوە جگەل لەوەی کە هۆکاری دەرەکی چاوەکان ینی دەرۆی چاوەکەژە بێتە هۆی حساسێت و شکبوونەوە و کەم خەوی و ئەو هۆکارانی ترشێ بێ بۆ چاوەکە ئەوە هۆکارێکی کەشە بۆ کەسبینی چاو یەکێکی ترش لە کەسبینی چاوەکان ئەگەر لەوانەیە ئاوی سپی هەبێ مەسەن لە مناڵ بێ یا لە گەورە بێ ئاوی سپی هەیە ئەو ئاوەسپێ بێتە هۆی لێڵبوونی چاوەکە و جۆرێکە لە بڵین کەسبوونی چاوەکە بەزەوە بڵین چارەسەرەکەی فەرقی هەیە وەک لە چارەسەری ئەم نوعانەی تر لەوانەیە جاری وایە بە تەمرینێکی بەسیط چاوەکە چاکە بێت جاری وا هەیە عینەکی بۆ ئەەکەین
ئەگەر گەورەتر بێ ئەوە حەلیتری هەیە ئەن لەوانەیە عەدەساتی لاستیقی بۆ بەکارێنین یان لەوانەیە لەیزەری بۆ بکەین. زۆر چاکە بێگومان دێمە سەر چارەسەرەکانی بەڵام دکتۆرە ماندوێتی و هەندێک جار کەم خەوی و لەگەڵ ئەوەدا زەبری دەرەکی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئاستی بینینی چاو کەم ببێتەوە؟ کەم خەوی نابێتە هۆی ئاستی کەمبوونەوەی بینینی چاو بەس ئەبێتە هۆی وشکبوونی چاو بێتە هۆی حەساسێت دەبێتە ئەو شکبوونەوەی لە داهاتوە چاو بەکوێگەێنێ لە دەرەوەی چاوەکەیە لە دەرەوەی چاوەکەمانایە ئەو وشک بوونەوەیە تۆ چاوەکە و مرتاح نییە ئەگەر چاوەکە زۆر زۆر وشک بێتەوە بێتە هۆی دروستبوونی برین لەسەر گلێنەی چاوەکەمانکە و برینێش لەوانێ بە ئاسانی چاک نەبێتەوە لەوانێ بێتە هۆی تانە لەوانێ بێتە هۆی لە دەستدانی چاوەکە ئەگەر وشک بوونێکی زۆر زۆرە هەبێت و عیلاجی نەکەی لەوانەیە کەم خەوەکە ببێتە هۆی ماندوێتی ئازاڵەکەی چاو مەسەڵەن تۆ ئەگەر قوتابیە شەو ناخەوێ بەیانی ئەچێ بۆ مەکتەب ئەگەر کتێب خوێنێتەوە ئازاڵەکانی چاوی ئەوە هیلاکە ماسوولکەکانی چاوی ناتوانێت تەرکیز کاتە سەر کتێبەکەی و خوێندن و دەرس و دەورەکەی. بگومان ببینی سەر چارەسەرەکان دکتۆرە. ئەگەر باسی کزی چاو بکەین ئێمە زۆرینەی جارەکان مێشکمان ئەواگرێت کە چاویلکە لە چاوەکەین لە چه حاڵەتێکدا لە چه ئاستێکی بینیندا پێویستە تا چاویلکە بەکاربێنێت؟ بەڵێ هەموو چاوەیە کە یەیت فەحسی بۆ ئەکەی ئەگەر شەش لەسەر شەش نەبێت ئەبێ بزانی هۆکارەکەی چێ بۆچی ئەم چاوە کەزە بەهۆی چی و کەزە فەحسێکی بۆ کرێ پێوتر ئۆتۆڕەفراکشن ئەم وەکو پێڵن فەحسی کۆمپیوتەری لەم کۆمپیوتەریا دەرەجەی چاوەکە دەرەچێت بە زائید ناقص ئەستیگماتیزم هەرچی بێ بە پێی ئەوە فەحز بۆ ئەو نەخۆشە ئەکرێت و دەرجەکانی بۆ دائەنرێ چاوی کۆڕەکشنە بێ یان ینی چاوی بۆ عینەکە بۆ دەرەجانە ڕێکە بێتەوە یان نا ئەگەر بە دەرەجەکان ڕێک بووە معناوێ ئەمە پێویستی بە عینەکە نابێ ئەو چاوە تۆ شەش لەسەر شەش کەمتر بێ ئەبێ هەموو چاوێ بگاتە شەش لەسەر شەش ئەمە غێری هەنێ هۆکار هەیە کە یعنی خۆی لەوانەیە لە مناڵیەوە وا بێ لەوانێ دەماری خوار بێ یان هەنێ هۆکاری تر هەیە چاوەکە نابێت تۆ شەش لەسەر شەش بەس هەموو چاوێکە ئێمە وا دروستبووین ئەبێ بێتەوە شەش لەسەر شەش ئەو نەخۆششکێتە لا ئێمە ئەبێ ئێمە وای لێ بکەین چاوی بگەڕێتەوە سەر ئەو حەددا ئەویش بەچی بە دانانی عینەکە ئەتوانین عینێکی بۆ دابنین بەپی ئەو دەرەجەی کە لەسەر ئۆتۆڕفراکشنەکەیە بەڵام ئێمە وەکو دکتۆری چاو هەموو دەرەجەکە ناخینە سەر عینەکەکە مەسەلانێ چاوی ناقص دوو بێ بەڵام ئێمە فەحسی بۆ ئەەکەین فەحسی خۆی دەرەجەیەکی بۆ دانین لاانێ ناقزێکی بۆ دابنین پێڵین ئەو شتانە چۆن ئەبینی لەسەر بۆردەکە بە پێی ئەوە جاری وا هەیە ئەو خۆی چاوی ناقزدۆ بەس بە ناقزێکەکە زۆر باشە بێت لەبەرەوە ناقزێکەکە بۆ ئەخینە سەر عینەکەکە و بەکاری ئەهێنێ ئەینشەرنی ئەو دەرەجەی کە لەسەر ئۆتۆڕفراکشنەکە بوو لەسەر جیازی کۆمپیوتەرەکە هەموو بخینە سەر عینەکەکە و بخێنە چاوی کامە بەداخەوە لە هەنێ دوکانی چاویلکە سازیە ئێمە ئەوەمان بەدی کردووە کە هەموو دەرەجەکە ئەخاتە سەر چاوی ئەوە هۆکارە بۆەوەی چاوی زووتر ئەگەر چاوی کەستر بێ نەتوانین تۆ دەرەجەیەکی زیاتری بۆ دابنیت. زۆر باش دکتۆرە تەنها و کەسانی کە ئاستی بینیان کەمە دەتوانن چاویلکە بەکاربێنن هەندێک جار کەسانی یاسایی چاوێکی باشیشیان هەیە بەڵام چاویلکەی فیلتەرە یاخۆ چەند بابەتێکی دیکە هەیە کە بەکارهێنن ئەمانە چۆنە؟ بڵێ ئەوە چێتە بابەتێکی ترەوە تۆ چاویلکە خۆر چاویلکەی توبیمان نییە چاویلکەی شەمسیمان هەیە و بێگومان ئەبێ هەمومان بەکاری بێنین گەورە و بچووک لە زستان لە هاوین لە هەموو وەرزەکانی ساڵەکە هەتاو هەبێت یان نەبێت ئەبێ بەکاری بێن لەبەر تیشکی سەروب نەوشەی ئەبێ ئەو چاویلکەیە تیشکی سەروب نەوشەی تێپەڕ نەکات بۆ مناڵش بە هەمان شێوە ئێستا چاویلکەی وا هاتووە کە یوڤیلایتەکەی زۆر باشە و بەکاری ئەهێنێ و بە تایبەتی ئەو مناڵانی کە ئەچنە سەر مەسەلەن شوێنێک زۆر زۆر هەتاوی لێبێ مەسەر قەراق بەحرایە جاری وایە لە شاخێکە لە شوێنێکە ئەتوان بەکاری بێنن چاویلکەی فیلتەریشمان هەیە زیاتر ئەو کەسانە بەکارێن کە ماوەیەکی زۆر زۆر لەسەر کۆمپیوتەردا ئەنیشن ئەو تیشکی بلوڵایتەکە تیشکی شینە لە کۆمپیوتەرەکە یان لە چاومان ئەو فیلتەرە ئەو تیشکە ڕەت ئەکاتەوە ناهێڵە بە شێوەیەکی ئەنی لە سا هەشتای ئەگرێتەوە ناهێڵە بچێتە سەر شەوەکەمان زیانی بۆ بێنێ و تەوان چاویلکەی توبیش هەیە ینی چاویلکە چەند جۆرێکی هەیە بۆ بەکارهێنانی بەس کە تۆ چاوت کەس بێ ئەبێت توبی بەکاربێنی بەڵام ئەگەر تۆ چاوت باش بێ پێویست ناکا بچی چاویلکەی تر زۆر باشە هەندێک جار جیاواز لە چاویلکە هاوێنەش بەکاردەهێنرێت بەڵێ کە خۆمان پێڵین عەدەسە ئەمەش بە هەمان شێوەی چاویلکەکە مامەڵی لەگەڵدا دەکرێت؟ بەڵێ تۆ ئەو چاوەکە کزە
کۆڕکشنی بۆ کە ئەین ڕاستکردنەوەی بۆکەی بە دەرەجە عینەکەکە بە پێی ئەو دەرەجێ عینەکە لەسەرەوەش ئەتوانی عەدەسەی بۆ بکەیت بەس عەدەسات جۆرمان هەیە مەسەلەن هەمانە هەر ملەوەنە سفرە هیچی تیان نییە ئەوە هەر بۆ جوانکاریە عەدەساتمان هەیە هەر طبیە شەفاف و هەر دەرەجەی کەسبوونی تیا عەدەساتمان هەیە ڕەنگیشە ینی بۆ جوانکاریشە و لەگەڵیشە دەرەجەکەی تایە ئەوەشمان هەیە عەدەسات هەیە بۆ ئەستیگماتیزمە ئەنی جۆرێکی تایبەتیە ئەوە ئەبێ بە خاص بۆی دروست بکرێ ینی ئەو شتە لە بازاران نییە عەدەسات هەیە پێڵێن هارد کۆنتاکلێنس عەدەسەی ڕقە بۆ جۆرێکی تایبەتی نەخۆشی بەکارێکە وەکو بڵێن گلێنەی قۆقزە گلێنەی قۆقزە ئەو عەدەسێ بەکارێنێت تا فترێک و تا ئەکەوێتە ئەوەی بڵێن عملیاتی تیشکەکەی بۆ ئەکرێت تەسبیتی قەرەنی بۆ ئەکرێ ئەین چەند جۆر عەدەسات هەیە و ئەویش طبعاً ئەبێت تکایە هەموو بە بینەرانەڵم بە ڕێنمایی تایبەتی ئەبێ عەدەسە بەکاربێنێت چکە ئەگەر بە ڕێنمایی تایبەتی نەبێ ئەبێتە هۆکاری ئازێدانی چاوەکانمان و مەسەلانەی ئیلتیهابێ بکە لەوانەیە شتێکی پەڵێکی سپی لەسەر چاوەکەمان دروست بکەمە پێڵێن قورحەی چاوەکە ئەوە شتێکی باش نییە لەبەرەوە کە عەدەسات بەکارێنین تکایە با بە پاکوتەمیزی بەکاربێنین دەستمان بشوێن وشکیکەینەوە اینجا عەدەسە بکەینە چاومان شەو پێوەی نەخەوین تەڕی نەکەین مەلەی پێوە نەکەین هی هەر چاوەمان بەجیا لە قوتوی خۆیان لە مەحلولی خۆیان بەکاری بێنین و بیرمان بێدا ئیمەن دەستمان پاک بێ کە دەسێن لە چاومانەوە ینی ئەوەش ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بۆی عەزێت چاوەکانمانێن زۆر چاکە دکتۆرە ئەگەر باسی لەیزەر بکەین تۆ وتێ کە هەندێک جار ئەو کەسانی کە ئاستی بینینیاندا دەبەزێ دەتوانرێت بهێنرێتەوە سەر شەش لەسەر شەش لە چ کاتێکدا پێویستەکە کە لەیزەر بەکار بهێنرێت بۆ شێوازی چارەسەرکردنی کەسبینی لەیزەری چاو خۆی سێجۆمان هەیە ئارگۆنمان هەیە یاگمان هەیە ئەگزایمەرمان هەیە ئارگۆنەکە بۆ شەبەکەی چاو بەکارەیە یاگەکە بۆ پاکردنەوەی عەدەسە و بۆ کومکردنی بیلبیلە جاروای بەکارێ ئەگزایمەر ئەو جۆرە لەیزەرەیە کە بۆ ڕێکردنەوەی کەم و کورتی بینینی چاوەکە بەکارێن باسی هەر جۆرەکیمان بۆ بکەی بە ورد و درشتی دکتۆرەگیان جۆرەکانی لەیزەر بەڵێ 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 ئارگۆنەکە بۆ ئەو کەسانەیە زیاتر کە شەبەکەی چاویان بەهۆی بڵێن شەکرەوە جاری وا هەیە ئەبێتە هۆی ئاوسان و لیکردنی ئەو بۆری خوێنانە کە لە مولولەی چاوەکە هەیە ئەبێ شتێک هەبێت ئەو منتیقەیە بسووتێنێ بۆ ئەوەی زۆر ئەو مولولانە دروست نەبن ئەمە بەهۆی ئارگۆنەکە و بۆی ئەکرێ ئەمەش ئەنی پرۆسەیەکی زۆر ئاسانە و نەخۆشەکار لە خەستەخانەیان هەر لە کلینیکەکەدا ئەنیشە و قەترە ئەکرێتە چاو بیلبیلەی گەورە ئەکرێت و لەوانەیە بە 10 دقە 20 دقە پێ بچێ بۆی بکرێن یاگەکەش بە هەماشەوە یاگ لەیزەرەکە ئەویش بۆ کە هەموو کەس عملیاتی ئاوی سپی چاو ئەکات دوای عەدەسەیەکە خەینە چاوەکە ئەو عەدەسەیە لەگەڵ تێپەڕبوونی کاتا لەوانەیە بەڵخ بگرێ ینی تەبەقەیەکی تەنک ئێمە پێڵێن PCO یانی تەبەقەیەکی کەپسولی تەنک ئەچێتە سەر عەدەسەکە تۆزێ ئەو نەخۆشە چاوی کستر ئەبێ لە چاران ئێمە چی ئەەکەین بەهۆی یاگ لەیزەرەکەوە بڵێن کولێکەکەینە ئەو پەردەتەنکەوە لای ئەبین و ئەبێتە هۆی ڕوونبوونەوەی بینینی نەخۆشەکە ئەنیەوە پاکردنەوەی عەدەسەی پێڵێن ینی خۆی و عەدەسانە عەدەسەی ناوچاوەکە عەدەسێکی دائیمە لە ناوچاوەکە عەدەسێکی ئەوە نییە هی دەرەوەی چاوەکە بەڵێ و جۆرێکی ترش جاری وا هەیە هەنێک کەس هەیە ژووری پێشەوەی چاوی ئەنتیرە چامبەری زۆر تەنکە ئەم تەنکیە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی زەختی چاوەکە لەبەرەوە یعنی ئەو نەخۆشە لەوانەیە زوو وای لێ بێت زەختی چای بەرز ببێتەوە بەهۆی ئەو هۆکارەوە ئێمە چی بۆ ئەەکەین کونێکەکەینە بیلبیلەی چاوە بۆی ئەو ئاوەی کە لە بینی ژووری پێشە و ژووری دوای چاوەکە هەیە بە ئاسانتری و بە زووتری بێت و بڕوانە بێتە هۆی بەرزبوونەوەی زەختی چاوەکە ئەمە بەکارهێنانی ئەو دوو جۆرەی تر ئارگۆن و یاگەکە بوو ئێستا باسی ئەگزایمەر بکەین کە جۆرێکی تایبەتیە لە لەیزەر و غازیە وەکو گازە بەکارێ هێنرێ بۆ ڕاستکردنەوەی کەم و کورتی بینینی چاو ئەمە چۆنە لەوانەیە هەنێک کەس لێ بترسێ بڵێ ئەم لەیزەرە ئاخۆچی بێیان چۆنە و عملیاتەکەی چۆنە ئەگەر هاتوو بڵێ نەخۆشەکەی ئمە قەرارمان بۆیە یا خۆی قەراریە کە لەیزەرەکە بۆ بکرێ یەتە خەستەخانە بێ خۆی پاکشت بێ هیچ مکیاج و هیچ شتێک بە چاویەوە نەبێت قەترێکی بەنجەکەی نەچاوەکە
پاڵ ئەکەوێ لەوانەیە لە خیاری 30 سانیا 40 سانیا هەر چاوەی لێزەرەکەی بۆ لێرە و هەڵەسێ دا عەدەسەی کە کرێتە سەر چاوەکە بۆ 5 ڕۆژ دا 5 ڕۆژەکە لا ئەبرێ و عینەکێکی ڕۆژەکاتە چاوی و تاو ئێمە لە سنتەرەکەی خۆمان ئەو جۆرە لەیزەرەمان هەیە کە بڵێن تازەترین ڤێرژنە تازەترین نۆعە هیچ عزیێتی چاوەکە نایە هەنێ لەیزەر هەیە مەسەڵەن تا هەفتەیە نەخۆشەکە ئازاریە بێ ئەوەی ئێمە وانە هەر تەنها بڵین ئەو شەوە لەوانەیە کەمی ئازاری هەبێ و توتاو و نسبەی چاکبوونەوەکەشیان زۆر باشە یعنی بە پێ عینەکەکە ئێمە بووی دائەنێن کە عینەکەکەی چەنە لەسەر ئەوە لێزەرەکەی بۆ داانێ و یعنی ئەو بینینەی کە دوای لێزەرەکە ئەیبێنێ بینینی عینەکەکەیەتی مەسەڵەن هەنێ چاو هەیە ناقزیەکە بە عینەگە بێتەوە بە 6 لەسەر 6 ئێمە یین ئەو ناقزیەکەی بۆ لا ئەبین بە لەیزەر دوای لەیزەرەکە ئەبێتەوە بە 6 لەسەر 6 هیچ مشکلی نیە بەس هەنێک بەکارهێنانی چاویلکە ناکە هیچ پێویست ناکە بەڵام هەنێک کەس هەیە خۆی چاوی مەسەلەن 6 بە عینەگە بێتەوە بە 6 لەسەر 9 یعنی دەرەجەیەکی تیا ئەمێنێ ببێت بە 6 لەسەر 6 نامێنێ بە پێی خواستی نەخۆشەکە گەر بڵێ لەیزەرم بۆ بکە بۆی ئەەکەین ئەو کاتە دەرەجەی بینینی چاوەکەی هەرە بێتەوە بە 6 لەسەر 9 چونکە لەوانێت تۆزە تەمەڵی لە چاوەکەیە هەبێت نەبێتەوە بە 6 لەسەر 6 یعنی پرۆسەیەکی ئاسانە و ئەکرێت بۆ زۆر نەخۆش بکرێت بەڵام بە پێی یەکەم وتمان ئەبێ کۆڕەکشنی چاوەکە یعنی چاوەکە ببێتەوە بە عینەگی سفادەی لێ بکە یەکەم دووهەمینیشی بەحسێکی تر هەیە ئێمە بۆ نەخۆشەکەیکەین پێش لەیزەرەکە ئایا ئەبێ بزانین گلێنەی چاوی ئەو ئەستوریایی تایە کە بە لەیزەر دەستکاری بکرێت ئەبێت لە حدێکی معەنە ئەستوری هەیە ئەبێت ئەو ئەستوراییە بێ ئەگەر لەوە کەمتر بێ پێڵین ببوورە ناتوانین لەیزەرەکە بۆ بکەین بەگشتی ئەو کەسانەمان پێ بڵێ کە ناتوانن لەیزەر بەکاربێنن یاخود کە بەکاری ئێنن سوودیشی لە نابینن بەڵێ ئەبێت چاوت یەکەم سابت بێ یعنی تۆ فترێکی زۆر لەسەر ئەو دەرەجەیە مابی ئەمە یەکەم دووهەمینی ئەبێت چاوت هیچ جۆرە ڤایرۆسێک یا تانەیەک یا هیچ شتێکی لەسەر نەبێ یا گۆشتێکی زیاد لەسەر گلێنەی چاوەکە نەبێت چاوت زەبری دەرەکی بەر نەکەوت بێ ئەگەر بەریشی کەوت بێ ئەبێ ئایا بزانانی ئەگەر بەسیت بێ ئەوە لەوانەیە لێزەرەکەی بۆ بکرێت ئەگەر بەسیت نەبێ ئەنی زۆر بوو بێتە هۆی شێوانی گلێنەی چاوەکە لەوانەیە لێزەرەکەی بۆ نابێت چونکە ئەوە بۆ کەسانە ئەکرێت کە گلێنەیەکی باشیان هەبێت و ئیش لەسەر ئەوە بکرێت چونکە لەوانەیە دوایی ئەتوانین بۆی بکەین بەز ئیسفادەی لێ ناکات نەخۆشەکە ئەو کەسانی کە گلێنەی چاویان زۆر تەنکە کاگەر لە 420 مایکرۆمیتر کەمتر بێت گلێنەی چاوەکە ناتوانین لەیزەرەکەی بۆ بکەین چونکە ئەبێ ئەستورایەکی معەنی هەبێت چونکە تۆ ئەو شوێنانە ئەسووتێنی بە لەیزەرەکە ئیشی لەسەرەکەی ئەگەر لەوە کەمتر بێ لەوانەیە چێتە سەر تەبەقەی ژێرۆ ئیندۆتیلیەمی چاوەکە گلێنەی چاوەکە ئەوەختە زەرەر بە چاوەکە ئەگەیەنێت یا هەنێک کەس هەیە تانەی چاوی تانەی گلێنەی هەیە مەسەڵەن چاوی سپیە هینەکەی بۆ ناکرێت لەیزەرەکەی بۆ ناکرێت چونکە تانەی هەیە ئەوە بێ زەرعی قەرەنیە بکە یعنیەوە عملیاتێکی ترابێ و گلێنەی بۆ لا ببرێ گلێنەی کەسێکی کە بهێنرێ و بۆی دابنرێ لەسەر چاوەکە و بۆی بدورێتەوە و زەرعی بۆ بکرێت زۆر باشە وتت ئەو کەسانی کە گۆشتی زیادە لە چاویانە هەیە ئەو کەسانی کە ئاوی سپیان هەیە ئێشتەنها بە نەشتەرگەری لابرێ یاخود لێزەر توانن لێرەشا ڕۆڵ ببینێ بۆ ئاوی سپی زیاتر نەشتەرگەریە بەس جۆرە لەیزەرەکەی پێڵم فێنتۆسەکەن لەزەر ئەتوانرێ ئەوە ئیش یعنی بڵێن دەست پێشکەری ئەکات بۆ عملیاتەکە یعنی هەنێ ستێپس هەیە کە هەنێ خەتوە هەیە کە دکتۆرەکە نایکا بەس ئەو لەیزەرە ئەیکا بەڵام بۆ دەرهێنانی ئاوەسپێکە هەرەبێت دکتۆرەکە خۆی ئاوەسپێکە دەرکات یعنی ئەو لەیزەرەش هەیە کە لەوا بەکارێنێ بەس لێرە کەمە شتێکی کەم و پێویستیش ناکات چونکە ئەو جیهازانێک کە بۆ لابردنی ئاوی سپی بەکارێنێ جیهازی زۆر باشن و زۆر متەتەورن و ینی زۆر بە ئاسانی ئەتوانرێ ئەوە بکە ینی ئەوە بۆی کێکەکە خۆی داوای بکات نەک بۆ هەموو کەسێ ئەو کەسانی کە ئاوی سپیان هەیە نەخێر لەیزەرەکە نەکا باشترە یان ئاوەسپێکە بکە یان مەسانگەرێکێکە گەنجە ئاوی سپی هەیە بە ئاوەسپێکە بکات
ولا ببرێت دوای ئاوەسپێکە چاوەکە ئەبینین بزانین ئایا کەم و کورتی بینینی هەیە یا هەموو ئەو کزی چاوە خەتای ئاوەسپێکە بوو ئەگەر کەم و کورتی چاوەکە مابەوە دوای ئاوەسپێکە ئەتوانین لەیزەری بۆ بکرین بە پێی ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد بەس ئەگەر هەری ئاوەسپێکە بوو ئەوە تۆ بەلابردنی ئاوەسپێکە و دانانی عادەسە بووی چاوی ئەبێتەوە ڕێک ئەبێتەوە و پێویست بە هیچ لەیزەرە ناکەن باش ئەو کەسانی کە لەیزەرەکەن لە دوای ئەنجامدانی ئەم شێوازە چارەسەرەوە هیچ ڕێنمایەکیان پێدەدەن ئەم بابەتانە بکەن ئەم شتانە بکەن یاخود ئەمانە مەکەن بۆی سوودی لەیزەرەکە یاخود سوودی چارەسەرەکە بەدی بکرێت هیچ شێوازێکی دیاریکراو بۆ بەکارهێنانی چاویان بۆ دادەنێن بەڵێ بێگومان کە تۆ ئەو ڕۆژێکە چارەسەر ئەکات بە لەیزەرەکە دوایمە خۆمان عادەسە مامۆدانا پێوترێت عیلاجی بۆ دائەنرێ قەترەکان و بە پێی ڕێنمایە بە قەترەکان بەکار بێنرێ بێ قەترەکە لە دوورەوە بێ نەی لە پێڵووی چاوەکە نەی لە چاوەکە دەست بەرسەری قەترەکە نەکەوێ ئەبێت ئەو کەسە تا 2 هەفتە نەچێتە دەرەوە ناو تەپ و تۆز و خۆڵ و ئەگەر بتوانێت ئیجازە بکات لە شوێنی ئیشەکەی باشترە تا 2 هەفتە نەچێتەوە شوێنی ئیشەکەی تا چەند ڕۆژ هەفتەیە یەکەم با خۆی نەشوات چاوی تەڕ نەکە یعنی گەر خۆشی بشوا مهمەوێت تۆ ئەو منتیقەی چاوە هیچ تەڕ نەکەی لەبەرەوێ بێتە هۆی ئیلتیهابکردنی چاوەکە و لە دەستدانی چاوەکە دوور بێ یان سوود لە لەیزەرەکە نابینێ باشتر وایە دائیمەنەوە عینەکە ڕەشەی لە چاوە بێ حتا لە ژووریشەوە چونکە ئەو گڵۆپانە مەسەن گڵۆپە هەیە یا لە چاومان تۆزە لەوانە ناڕەحەتی بۆ دروستکا بۆی ئەوە نەچاوی نەگۆشە و عینەکە ڕەشە لە ژوور شۆ بەکاری بێنێ و ئەوە بێگومان کە چوشە دەرەوە هەر بەکارێنە دوای ئەوە لەوانەیە بۆ بە شێوەیەکی درێژخایەن ئەو لەیزەرەکە ئیکەین بۆ چاوەکە چاوی وشک کاتەوە لەبەرەوە دائیمەنە بێ قەترەی وشکی چاو کاتە چاوی یعنی ئەو قەترانی کە فرمێسکی سناعین ئەکرێتە چاوەکە بە تایبەتی لە هاوینانە ئەگەر ئێمە ڕۆژی سێ جاریان بۆ دابنەی لە زستانە لەوانەیە لە هاوینانە ببێتە وشکبوون زیاتر چووکە خۆی گەرمە ئەبێ 6 جار لەوانەیە بەکاری بهێنێت ینی ئەم ڕێنایانە مهمە بەکاری بێنم یعنی زۆر چەند جەستەی لەیزەر پێویستە بۆ چاوێک کە چارەسەرکردنی بەراورد بە چاوەکانی کە بۆن مەبڵین قورستر بێ یەک جلسەی لەیزەر بۆ چارەسەرکردنی کەمبینی بەسە بەڵێ بە یەک جلسە هەموو شتێ باشە بێ باشە پێ جیهازیش فەرقەکە ئێستا و جیهازە ئێمە وایە بە یەک جلسە هەموو شتێک کۆڕەکشن ئەبێت ئەوەی زۆرەکەمە هیچ ماکێک لەسەر چاو جێ دەهێڵە لەیزەر ئەویش جۆری لەیزەرەکە فەرقەکات جاران ئەم لەیزەری کە ئێستا ئەکرات ئەم بڵێن کۆڕێکشنە ئەم چارەسەر بە لەیزەرە نوعێکی تر بوو ئەچوون بڵێن فلاپێکیان وەرەگرت لە کۆرنیە ئەنی لە گنێنەی چاوەکە ینی ئەچون تەبقەیەک لە چاوەکە بەشتی تایبەتی خۆی تەبقەیەک لە چاوەکە لا ئەبرا تەبقەیەکی تەنک لە چاوەکە لا ئەبرا و لەیزەرەکە ئیشی لەسەر ئەوەی ژێرەوە ئەکرد اینجا دوای تەبقەکەدا ئەنرایەوە بۆ چاوەکە و دوایەوەش عیلاجشتی بۆ بەکارێنا بۆی ئەو تەبقەیەک بگرێتەوە لە چاوەکە و نەخۆشەکە سوود لە لەیزەرەکە وەرگێت ئەوە زۆر ماکی هەبوو بۆ لەوانەیە جاری وا هەیە ئەو تەبقەیە لێ ببێتەوە لە چاوەکە لەوانەیە کە تۆ دای ئەنەیتەوە بڵقە هەوەیە یان هەرچ پارتیکڵی هەر شتێکی تەنک لە لێیا ببێ نەهێڵە یعنی ئەو پاشتە تەنکە بە جوانی یەک بگرێتەوە لەگەڵ گلێنەکەی ژێرەوە ینی ئەوانە ماکی زۆر بوو بەزەم لەیزەرانی ئێستا ئەوەی ئێمە هەمانە یعنی ئەگەر نەخۆشەکە بە پاک و تەمیزی و بە ڕێنمایی بەکاری بهێنێن ینی دوای قسەی دکتۆرەکە بکەوێت هیچ ماکێکی لەسەر نابێت زۆر باشە لەیزەک یاخود ئێمە گوێبیستی ئای لەیزەک ئەوین چی جیاوازیەکیە لەگەڵ لەیزەر یاخود چین ئەوەی ئێستا باسم کردەوە لەیزەکە بەس ئەوەی کە ئاڵم خۆمان هەمانە و زۆر دووچاک ئەبێتەوانێ ئەوە ترانسپی ئارکەی پێ ئەوترێ ینی لە لابردنی تەبقەی چاوەکەی تیانە هەر یەکسەر کە نەخۆشەکە پاڵکەوت ڕەسەن یعنی قەتری بەنجی بۆ تێ ئەکرێت و ڕەسەن لەیزەرەکە ئەیرێ لە چاوی لە خلالی 20 ثانیە 30 ثانیە بەپێی دەرەجەکەیەتی تا دەرەجەکەی زۆرتر بێ وەختی لەدانی لەیزەرەکە زیاترە بێ زۆر نەخۆش لە 40 ثانیە تەواو ئەبن ئەم لای بۆ ئەکرێ ئەو لای بۆ ئەکرێ هەردوو چاوەکە و هەڵەستێ و بە پێی خۆی ئاڕوادیانی بەو شێوە باشە بەڵام تا ئێستش لە بەشێک لە نۆرینگەکان یاخود کلینیکەکانی چاودا دەوترێت باشترین ئامێری لەیزەک تا ئێستش بەکارهێنانی ئەم ئامێرە هەیە چۆن
چۆن بتوانین جیاوازیەک بکەین یاخود شێوازی چارەسەرکردنی لەگەڵ لەیزەر ئەوەی کێمە لە سەرتا قسەکانمانەوە باسەکەین خۆی زیاتر لە چیا بینێتە ئەوتوانین هەمان کاری لەیزەر بکە لەیزەکیش هەمان کارە هەمان کۆنسپتە هەمان شێوەیە بەس ئەوە بڵێن ڤەرشنی کۆنتر بوو بەو شێوەیە لا ئەبرا ئەوەی بۆ ئەکرا بەڵام ئێستا یعنی تا ساڵ بە ساڵ تەکنەلۆجیا پێشترەکەوێ شتەکان باشتر ئەبن بەو شێوەیە ئەکرێت ئێستا دەرچووە وتیان ینی دراسات هەیە لەسەرەوەی کە ئەم جۆرە لەیزەرە باشترە لەوەی بەکاربێنێ لەوانێ زۆر کەسیش کردبێتی ئەو زۆر ئیسفادەی لێ کردبێ بەڵام ئێمە وەکو دکتۆر حەزەکەین کەمترین کەس زەرمەند بێ لەو شتانە لەبەرەوە یعنی لە جاتەوەی لە سەیە یەک زەرەری هەبێ حەزەکەین لە سفر زەرەری هەبێ بۆ زۆر باشە دکتۆرە ساکار حەمە فەرەج مەحمی پسپۆری نەخۆشی و نەشتەرگەری چاو سپاس بۆی میوانی ئێمە بووی دکتۆرە گیان سپاس خۆشەویستان وجانێک وەردەگرم و دواتر لەگەڵ ئێوەدا بەردەوام دەبم